ئامۆژگاریتان چییە بۆ گەنجان؟ پێشی هەموو شتێ گەنج حتا لە خوا نزیک بێ، حتا عیبادەتی خوا بکە، حتا لەسەر سفری قورئان و حەدیث و زیکری خوا کۆ ببێتەوە، هەم خۆی و هەم مەسیری هەم ئایلەی سەلامەتە بێ. باشترین ئامۆژگاری بۆ گەنجەوەیە، خوش وا ناوینەوە یەکەم کەسێک داوەتی ئەکا لە دوای قائیدێک کە عەدالەتی بەرپاکرد بێ، شابون نەشا فی عیبادەتی الله. هەر وەسیەتەکەی خوایە. گەنجێکی دامەزراو بن لەسەر عیبادەت، چونکە تەمەنەکە زۆر سەریعە. دەڵێم لە ژیانتاندا تەنها ئیستیسمار و بەرهێنان لە کاتی تەمەنتان بکەن. تەمەنتان گەنجینەی ڕوحی ژیانتانە. و چار پرسیار لە قیامەت لە ئینسان دەکرێت کە لا تەزول قەدەما عەبد یوم القیامة حتى يسأل عن 4، سێیان زیاتر لەسەر تەمەنی ئینسانە، خاستەن گەنجایەتی.